گەندەڵی بێپلانەی هۆرەخکاری کۆمەڵێک گوشەی ئاشنا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام بەهۆی نەبوونی میدیای سەربەخۆ فەزیحەتی سیاسی و دارایەکانی هەرێم کەمتر باسکراوە. ئەمڕۆ میدیاکانی جیهان فەزیحەتێکی دارایی حکومەتی هەرێمیان ئاشکرا کرد کە لەم دۆخەدا شۆکهێنەرە. هەر لەم ماوەیەدا ئەمە چەند ڕووداوێک لەسەر مەلەفینە و پێش چەند هەفتەیەک ماڵپەڕی بلومبێرگی ئەمریکی ڕایگەیاند حکومەتی هەرێم ڕێی 250 ملیۆن دۆلاری وەک ڕاوێژکاری داوەتە لایەنی سێم بۆ ڕازیکردنی کۆمپانیای ڕۆزنەفتی ڕووسی بۆ پێدانی قەرزێکی 2 ملیار دۆلار پێیان کە هەفتەی ڕابردوو دەستگای زانیاریەکێتی ڕایگەیاند ئەو 250 ملیۆنە بۆ کەسێکی نزیک بنەماڵەی بارزانی ڕۆیشتووە. ئێستاشدا حکومەتی هەرێمی کوردستان دۆ حسابی بانقی کردوتەوە و ئاوای هاوکاری لە خەڵک دەکات. دوای ئەوەی ناوەندی بەناوبانگی بواری وزە و زانیاری لە ئەمریکا SP Global Pass ئاشکرای کرد حکومەتی هەرێمی کوردستان بەڕێی 1 ملیار دۆلاری لە بانقەکانی لوبنان وەستێنراوە و دەستی بەسەردا گیراوە. بەهۆی دۆخی دارایی لوبنان ناتوانرێت ئەو پارەیە بگەڕێنرێتەوە. بەو هۆیەشەوە دۆخی هەرێمی کوردستان لە مەترسیکی گەورەدایە و کۆمپانیەکانی نەوتکرێی خۆیان وەرنەگرتووە و ئەگەر هەیە بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان بە تەواوەتی ڕابگیرێت. ناوەندەکە ئەمڕۆ لە ڕێگەی پەیامنێرەکەیەوە لە دووبەی ڕایگەیاند حکومەتی هەرێم ناتوانێت پارەی کۆمپانیەکانی نەوت بدات کە لە هەرێمی کوردستان کار دەکەن لەبەر ئەوەی بەشێکی زۆری پارەکەی یەکێک لە بانقەکانی لوبنان بەهۆی کێشەی سویلەوە ناتوانرێت وەربگیرێت و ئەبەزینی نرخی نەوتیش دۆخەکەی زیاتر خراپتر کردووە. پێشتر حکومەتی هەرێمی کوردستان بەڕێی 1 ملیار دۆلاری بۆ ڕۆژی تەنگانە لە بانقێک لە لوبنان داناوە، بەڵام ئێستا بەهۆی قەیرانی دارایی و کێشەی سویلەوە لە لوبنان گیراوە. ناوەندەکە پەیوەندی بە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستانەوە کردووە، بەڵام هیچ زانیاریەکیان نەیاوە. ئەم کێشەیە لە کاتێکدا نرخی نەوت دابەزیوە، بەمەش کێشەی پارەدان بۆ حکومەتی هەرێمی کوردستان دروست بووە. پاتریت ئۆزگورد ڕۆژنامەنووس و شیکەرەوە دەڵێت دوو کۆمپانیای نەوتی لە هەرێمی کوردستان DNO نەرویجی و گەلێنی بەریتانی ڕایانگەیاندووە بەرهەمهێنانی نەوت کەم دەکەنەوە بەهۆی دابەزینی نرخی نەوت و نەدانی پارە پێیان لەلایەن حکومەتی هەرێمەوە. کۆمپانیای گەنێڵ ئینێرجی بەریتانی ڕایگەیاندووە کرێی بەرهەمهێنانی بۆ مانگی 10 و 11 ساڵی 2019 هێشتا وەرنەگرتووە کە بڕیار بوو مانگی 1 و 2 وەری بگرن. کۆمپانیاکە ڕایگەیاند کارکردن و بەرهەمهێنان لە چێلگەی تاوکی کەم کراوەتەوە، هەروەها کارکردن لە چێلگەی نەوتی قەرەداغی دواخراوە بۆ کاتێکی نادیار. ڕاگەیەنراوەکەی گەنێڵ ئینێرجی بەهۆی هۆشداریەکەی کۆمپانیای DNO نەرویجیەوە بووە کە بەرهەمهێنانی نەوت بۆ لە 25% کەم دەکەنەوە. کۆمپانیای DNO وتوێتی پارەی مانگی 9 2019 لە مانگی 1 داوەری گرتووە کە ئەوە دوجار بووە بۆیە کاریگەری پێنەدانی پارە و کۆڕۆنا وای کردووە بەرهەمهێنان کەم بکەنەوە. سەرچاوەیەک بە ناوەندەکەی وتووە یارنیە حکوومەت هیچ پلانێکی هەبێ بۆ ڕزگاربوون لەم دۆخە، بەڵام ڕەنگەوەک پێشووتر بە شێوەی ڕەهن نەوت بفرۆشن بۆ ڕزگاربوون لەم دۆخە. پاتریت ئۆزگورد دەڵێت شێوازی ڕێکەوتنی حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیا نەوتەکان بە شێوەیەکە کە بەشێک لە ئەرک و زیانەکان ئەکەوێتە سەر کۆمپانیای بەرهەمهێنانی نەوت. لەوانەیە ئەوە هەندێک هاوکاری حکوومەتی هەرێم بکات لە ئێستادا، بەڵام ئەوە بۆ کاتێک گونجاو بوو کە نرخی نەوت دانەبەزی بوو. هەروەها بەهۆی ئەوەی نرخی نەوت نزیکی لە 20 دۆلاردایە و حکوومەتی هەرێمیش بە کەمتر ئەیفرۆشێت، ئەوە زۆر زەحمەتە بتوانێت هیچ چارەسەرێکی خێرا بدۆزێتەوە بۆ دۆخی دارایی. حکوومەتی هەرێم بژاردەیەکی کەمی لەبەردەستایە و ناتوانێت پارەی نەختینەیی بەکار بهێنێت کە عێراق هەیەتی و ئەتوانێت لە کاتی قەیراندا بەکاری بهێنێت. شوان زوڵال بە دەستگاکەی ڕاگەیاندووە تەنانەت کاتێک نرخی نەوتیش بە 65 دۆلار بوو لەگەڵ هاوکارەکانی حکوومەتی عێراقدا. هێشتا حکوومەتی هەرێم زۆر بە زەحمەت ئەیتوانی دۆخی دارایی خۆی و موچەی فەرمانبەران دابین بکات. ئەوەش خراپتر، هێشتا حکوومەتی عێراق بودجەی 2020 تێنەپەڕاندووە کە پشکی حکوومەتی هەرێمی تێدایە و ئەشکستی عەلاوی لە پێکهێنانی حکوومەتدا. ئێستا سەرۆکوەزیرانی ڕاستپێراوی نوێ عەدنان زورفی کاروکاتی زۆری دەوێت تا حکوومەت پێک بهێنێ و دەنگی پێ بدەن و بودجە تێپەڕێنێت کە هێشتاش دیار نییە سەرکەوتوو دەبێت یان نا. بەپێی راپۆرتەکە حکوومەتی هەرێم چارەسەرێکی خێرا نەدۆزێتەوە بەهۆی ڕاگرتنی پارەکانیان لە دەرەوەی عێراق تووشی کارەساتی گەورە دەبێت و ناتوانێت موچەی فەرمانبەران بدات. لە ئێستاشدا تاکە سەرچاوەی دارایی حکوومەتی هەرێم ئەو 400 ملیۆن دۆلارەیە کە لە عێراقەوە پێی دەدرێت، ئەوەش بە فشاری ناوخۆیی و هەندێک لە هێزە سیاسیەکان پێشتر ئەو ڕێکەوت نەکرا.
چونکە پێشووتر ئەو پارەیە لە بەغدادەوە نەئەهات بۆیە حکومەتی هەرێمی کوردستان لە بەردەم داڕمانێکی گەورەی ئابووریدا سەرباری ئەوەی عێراق مانگی ڕابردوو پشتی هەرێمی ناردووە و ئەم مانگەش ئەینێرێ بەڵام حکومەتی هەرێم تا ئێستا موچەی چەند مانگی ڕابردووی نەداوە بەم جۆرەش حکومەتی هەرێمی کوردستان تووشی فەزیحەتێکی گەورە بۆتەوە بەوەی لەم دۆخە قورسەدا پارەکانی لە دەرەوە هێشتۆتەوە و ناتوانێت بیان گەڕێنێتەوە و بەکاری بهێنێت